کوردستان TV ئەو بەرنامەی پێشکەش کرد و بۆمە چونکە ئەمە حەزەکەین بۆ خزمەتی بینەر هاتووینە دەمانەوێ عالم تماشەکە عالم دڵی خۆش بی و ئەو دەنگە خۆشەی هەمانە لە کوردستان بەخوای ئەوەندە دڵم گەورە بووە دڵم خۆشە بەو ئەو تشتی دەبینم ئەو گەنجانە دێن دەڵێم خۆشکە چل ساڵ بەهات مامە و پشتەوە ئەوانم دیبە وەریە زۆر سوپاس بۆ مامۆستا سەید ئەحمەدی ڕەوانزی پاشی 15 ساڵ دیتمەوە ئێستا وعدی دامێ گۆڕیانێکم بۆ دەکا باشە دکتۆرە ئەگەر گەنج بیتەوە بەرهەمی تازاکەی دکتۆرە سوپاس بۆ مۆسیقەکان هەمویان ئەکادیمین باشە و مثقفن هەمویان سوپاس لە بۆ هەمویان سوپاس لە بۆ ئەو بینەری هاتوونە تماشەی بەرنامە دەکەن و اشتراکەکەن سوپاس لە بۆ هەموو